الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه أجمعين. برابر الرزقان ومستخوش السكان. السلام عليكم ورحمة الله وبركاته. أمر يكي مانجي ربيع الأول سيام مانجا لمانجا هجري كان صار 1442 هجري برامر بهجدي دي 2020 درسي نو همين لشيكردنەوە معناکردنی متنی عەقیدەی تەحاوی لە هەفتەی ڕابردوو لە خزمەتانە باسی ئەومان کرد وضرب لهم آجالا. خوای تەعالا جل وعلا قدر آجال الخلائق. ئەجەل کۆتایی مەخلوقات هەمووی دیاری کراوە لای پەروەردگار جل وعلا. کاتێکیش دیاری کرا کات و زەمەنی هاتە پێشەوە لەو کاتێک کە ڕەب العالەمین دیاری کردووە پێشکەوتن یان دواکەوتنی نییە. فإذا جاء أجلهم لا يستأخرون ساعة ولا يستقدمون. ئەمانەمان لە خزمەتانە باس کرد. بەڵام هاتە باسەوەی کە پرسیارێکیش کرا ئایا ئینسان ئەگەر دوعا بکات تەئسیری هەیە لەوەی کەوا ڕسق زیادکە یان تەمەن زیادکە. هەندێک لە عولەمایان فەرمیانە دوعا تەئسیراتی نییە، هەندێک دەفەرمون دوعا تەئسیراتی هەیە. بەڵام ئەوەی کە ڕاست و دروست لێرە دەبینین قەولی عولەما ڕەحمەتی خوایان لەسەر بێ ئەوەی کەوا لە قەدەرە دوعا تەئسیری نییە، لە قەدەرە دوعا تەئسیری نییە. ئەوەی کە ئەڵێن قەدەر کە قەدەرێکی ئیجباریە، قەدەرێکە کە دەسەڵات و دەستی عەبدی تێدا نییە، گۆڕانکاری بەسەران نایە، دوعاش تەئسیری نییە. بەڵام دێنە سەرەوەی کەوا دەستی ئەو عەمەلانەی کە دەستی ئینسانی تێدایە و قسە دەکەین لەسەرەوەی کەوا پێی ئەوترێ قەضا. وتمان قەضامان هەیە قەدەرمان هەیە. دوعا تەئثیری لەسەر قەضا هەیە و تەئثیری لەسەر قەدەر نییە. ئەگەر تەماشا بکەین ئێمە حەدیسی هەفتەی پێشوو وتمان أم حبيبة رضي الله تعالى عنها فرمي كاتي دعاء كرت الرسول فرمي عليه الصلاة والسلام قد سألت الله تعالى لآجال مضروبة. شتي كتر دواب كداوة شتي كتر كتاياتوا قرآن كاري بسرنايا. بلام لولا حديثك مانية كالثوبان، حديثك عمار والثوبان دو حديث مانية كان في غمر صلى الله عليه وسلم فرمي اللهم بعلمك الغيب وقدرتك على الخلق أحيني ما كانت الحياة خيرا لي وتوفني إذا كانت الوفاة خيرا لي. أما دعائك بغمر إخوة عليه الصلاة والسلام آية أم دعاية معنى ونادى كإنسان دواب كات تأثيري بيو لقدريشا. وحديثك ثوبان خوالي رازي وفرمي قال صلى الله عليه وسلم لا يرد دعاء نبي وعمري زياناك إلا ما قد شاك نبي وإنسان بهوي تاوانا كانوا محروم دبي لو رزقي كوا خوي دياري كردو. يعني إنسان أجر معصيته تاوان كلا رزق كم ذكر. إما لولا شبان قدرك وكتاي هاتوه. يا كم حديثة عند علماء بصحيح زاني وبلا محدثين هندي كان بحديثك ضعيف يزان الله عملي بينك. خالي كما روينا خزمتي أما باسي دعاء جاري باسي نذر نو مجتمعي خمان النذر معناه كلا شريعة الإسلام شباسيات وخلق الإخوة أم كرم ناجح به حيوان دكم فلان دكم روجو دقرم أو من ظالم لعمليات ناجح به أو دكم يعني جنجكالي أو كتشنبو به أو دكم. أمان النذرة طبعا إنسان نذر نهي لسراته لا شريعة الإسلام بلام ككرايش أبي وفاي بيه بكريه إلا لكاتك النذرك أقر معصيتي تابي أقر معصيتي تابي وكاته حرام أنجام دري جاري واهي نازم رو كاته جنابتان نبي ما وتريه فرسيار من يكري ئافرەتی ئەڵێ سواڵی دەقا پێکەم بە پێی پەتی بەس فڵان شتم ئاوایەتە کوڕەکەم بێتەوە
ئەو جا چی دەکا بە قاچی ڕوتەوە یاجێ بە سەری پەتی ئەڕوا سوال دەکات سوالکردن حرامە ئافرەت گەڕان بە قاپیا حرامە قاچی ڕوت بێ حرامە سەری ڕوت بێ حرامە ئەمە گشتی مەعسیەت و بێ شەرعیە ناکرێت بڕێ ئەنجامی بە ئەبێ بڵێن نەکەی لە ئەسڵا ئەمە نەسیحەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆ ئومەتەوەیە کە نەزر نەکا بۆ چون پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نەهی کردووە کە لە بوخاری مسلم هاتووە ئەنەه نەهە عن النەدر وقال نهي كردونا فرميتي لا يأتي بخير وإنما يستخرج به من البخيل شيء زور نزرك واني رزيلا دولو ريبا ريستا دائما الشر دانا بو خواخوايا او بوب كيود بوكم انسان يسخي شر دانا صدقه او بلاله هذا بو يبيغمري خوا فرمي عليه الصلاه والسلام نذر نكره واتن نذر نكين اميك وتاثير لقدرك ناشك وتأثير شيء لسر قدر أجر كسي كرد بوي تشيبكا أبي وفاي بيبكا يوفون بالنذر ويخافون يوما كان شره مستطيرا أما لا يجديك أجر هربين كرا وقال عليه الصلاة والسلام كفارة النذر كفارة اليمين شون إنسان سويندك دخوات كسويندكي بأنجام نذر أبي كفارة بدا إطعام 10 مساكين ناني ده فقير بدا و هر ئاوهایش مامۆستا خۆشەویستەکان ئەگەر نەزرەکەی پێ نەکرا بێ کەفارەتی سوێندێک بدە. ئەلێرە بۆمان دەرکەوت کەوا نەزر تەئسیری لە قەدەریش نییە تێنە سەر دوعا عولەمایان ڕەحمەتی خوایان لەسەر بێت لە دوعادا دەفەرمن تەئسیری بۆ سەر قەضا هەیە بەس بۆ سەر قەدەرێکە خوا بڕیاریدایە لە مردن و لە ژیان لە ڕیسق و لە خۆشبەختی شەقاوە سەعادەکە تەئسیری نییە. دوعای مەشروع ئەو ئینسانەی کە دەپاڕێتەوە دوعا مەشروعەکان کە لە ڕێگەمان پێدراوە لە شەریعەتی ئیسلامە پێغەمبەری خوا فێرمانی کردووە صلی الله علیه وسلم بڕگەکان کە پێ پاڕێنەوە بەچیە دەزانین دوعایە اللهومەیە لە پێشوە بێ یا ڕەبەنایەک لە پێشوە بێ ئەبێتە چی ئەو کاتە دوعایە و تەڵەب دەکەین هەندێک کات ئەم دوعایە نەفعی هەیە هەندێک کات نیەتی بۆواتە واعلم أن الدعاء يكون مشروعا نافعا في بعض الأشياء دون بعض يا ربي خوايا تمنم دريش كي نايكا يا ربي خوايا تمني كرت كي نايكا بلام چی دەکا ئەو جا دێنەوە ئەی بۆ حەدیسەکە دەفەرمێ هەر کەسێ بڕ و چاکە و سەیرەی ڕەحمی بێ تەمەن زیادەکە ئەکرێت دوو حەدیس تەناقوڵ بوێ لە بینیەکە یا ئەبێت جەمع بکەین یا یەکیان صەحیحە یەکیان ضەعیفە یا یەکیان ناسخە یەکیان منسوخە بەڵام لە حەقیقەتە زانایانی پێشینی ئێمە ڕەحمەتی خۆیان لەسەر بە فەرمێ تەمەنەکە وەکو خۆیەتی بەس لە ناو تەمەنە ئازار و غەم و هەم و خۆشی و شادی هەیە کاتێ تۆ چاکە دەکەی سیلەی ڕەحمت هەیە و چاکە دەکەی چی ڕوئەدا خۆشیەکانی ناو تەمەن زیادەکە ئێستا تۆ 50 ساڵ تەمەنەکەی 60 تەمەنەکەی کەسەکەش 60 جارێ لەم 60 ناڕەحەتی زۆرینەی تێدایە خەڵکی وایەکی فڵان بۆ ئادیاتێژە بەخوات ژیانم هەروە ناڕەحەتی وەڕێوە برد بە جاری وایە کەسەکەیژێ ماشەڵا پێوە دیار نییە 60 کوورە کاکە ناخۆشی نەدیوە ئەلێرە چاکەکان دوعاکان تەئسیراتی بۆ ناو خۆشی ژیان و عومرەکە هەیە نەک عومرەکە زیادکە وەکو حەدیثەکە کە گێڕامانەوە لە خزمەتانە ولا يزيد في العمر إلا البر هیچ عمر زیاد ناکە إلا بر و چاکە و سیلەی ڕەحمەکە نەبێ یعنی إلا هاتو یعنی ئەو زیادێکە نا خۆشیەکانی ناو ژیانی زیادەکە هەرچەندە وتمان حەدیثەکەیش شێخ ئەلبانی خوای لێ ڕازی لە سیلسیلە دەڵێ حەدیثێکی ضعیف لێرەدا ئەومان لە خزمەتانە باس کرد کە خوای تەعالی فەرمێ وما يعمر من معمر ولا ينقص من عمره إلا في كتاب معناي من عمره ولا ينقص من عمر معمر آخر الزيادة والنقصان في الصحف التي في أيدي الملائكة باشا لەناو ئەم زیادە و نوقسانیشە لە کوێ ڕووەدا و لە کوێ ڕوونادا ئێستا دێنە سەر ئەوە دەکارێ چەندین عولەما ڕەحمەتی خوایان لەسەر بێت کە شەرحی عەقیدە ئەکەن ئەوە مامە باسەکەن گۆڕانکاری لە نووسراوێک هاکرێ و گۆڕانکاری لە نووسراوێکە ناکرێ
ئەوەی کە گۆڕانکاری ناکرێ خوای تعالە جل وعلا فەرمی يمحو الله ما يشاء ويثبت وعنده أم الكتاب أم الكتاب وعنده أم الكتاب دایکی هەموو کتێبەکان بە لوغەوی تەفسیری بۆ بکەیت لەوح المەحفوظە ئەمەیان دەستکاریکردنی نییە. ئەو جا مفەسرین ڕەحمەتی خوایان لەسەر فەرمی ويمحو الله ما يشاء باسی چی دەکا؟ يمحو الله ما يشاء هەندێک مفەسرین فەرمون ئەمە باسی شرائعە لە شریعەتی پێشەوە لە پێغەمبەرانی پێشەوە على نبينا عليه الصلاة والسلام هەندێک ئەحکام بووە خوای تعالە بۆ پێغەمبەرێک ومەتێک دایناوە بۆ پێغەمبەرێکی دیکەی گەشتوێتەوە هەندێکشی چی کردووە نەسخ کردووەتەوە. ئێمە لە ئوسولی فقه چیم هەنەیە شەرع من قبلنا شەرع لنا بەڵام بە چ مەرجێ شەرعی پێشی خۆمان شەرعی صحیحی ئەو شەرعی خوا دای بەزان بۆ عیسا یا بۆ موسا یا بۆ ئیبراهیم على نبينا عليه الصلاة والسلام شەرع بۆ ئێمە بەو مەرجەی ما لم ينسخ بۆ مەرجەی نەسخ نەبوو بێتەوە بەو مەرجەی نەسخ نەبوو بێتەوە. بۆیە لێرەدا يمحو الله ما يشاء ويثبت هەندێکشی لە جێگەی خۆیان ماوەتەوە. ئەلێرە باس ئەوەمان کرد لە خزمەتانە کە حديثكي ثوبان هاتور كباسي قضاء خواك ولما عند فرمن قضاء خوا ببدون وعوا قضاء مبرم وقضاء معلق قضاء كبراوته وكتاي هاتور قضاء كنبراوته معلق يعني بسراوه بكاته بالزمن بالدعاء وبسببه لطلاق شاه دائما حزمانيتي ربطي كين بأمور دنيا ومسائل الفقه شو الطلاق معناها معلقة کەسێک تووڕە بۆیە ژێ تەلاقی کەوتووە ماڵی خەزورم ناچێت ئەم تەلاقە ناکەوێت بۆ معلقە بەچیەوە بە چوونەوە بۆ ماڵی خەزوری معلق عەلەیهی نهاتۆتە جێ حتا نەڕۆ ناکەوێت. وەلێرەدا عولەمایان دەفەرمن قەضا ئەوێتە دوو نەوعەوە قەضایەک مبرم بێ قەضایە معلق بێ. مبرم چییە؟ هو ما سبق في علم الله نەفەرێک هاتووە ڕەخنە ئەگەرێژی باشە خوا لەسەر من نووسیدی پیاوە بکوژم بۆ من تاوانبارم خوا نەینووسیوە. يموتمان لصفاتكاني خواي متعالى هيك لصفاتكاني خوا شيء خوا عليمة الزمن أزلية صفات خواي أزلينية وتمان أزلية نابي بيجي الزمن يقبو خوا علمي نبي دي خواي تعالى علمي هي بحمو رودا وكان بلوي إسا حد شرحي أو متناكن لبردس برستانايا دعاء أو ولم يخف عليه شيء قبل أن يخلقهم شيخ الطحاوي ده فرمي وعلم ما هم عاملون قبل أن يخلقهم بلوي خلق مانكا يعني تماشى بلوي خوا خلق مانكا كون خلقك علمي خوا هي للتاريخ والزمن والساعات والدقائق أو أخوي أجر نبي معناه ثانية بو خوا علمي نبوه أي بيتشواني نعوذ بالله بيتشواني علمك تي جهلة أبيت بويا ما مسخوش ويسكان خوي متعال جل وعلا ئاگای لە هەموو مەخلوقەکان هەیە بەرلەوە چی دەکات بەرلەوەی کەوا بیکات بەرلەوەی خەڵقیشی کردوویە. بۆیە لێرەدا لە باسی مبرمە ئەوەیە وهو ما سبق في علم الله تبارك وتعالى وكتبه سبحانه وفي اللوح المحفوظ. عطفو لێرە خۆ عبارەتە نووسیاوە كتبه بس كتبه غلط نازم لای جەنابتان لە شەرحەکان دیە نووسراوە نەک كتبەکەی على كل. وهذا النوع لا يتبدل ولا يزيد ولا ينقص. أولك العلم خوي تعالى تمار كرا ولا علم لوح المحفوظة المكي خوايا نسراوة أو ردا وأبي أو هابي أمدس كاري كدنيا ومبرمة أي معلق شيء قضاء معلق وهو الذي في الصحف الذي في أيدي الملائكة أو كتاباني نسراواني لدسي ملائكة كان دايا. أما گۆڕانکاری بەسەرا دێ بەهۆی سەدەقاتەوە بەهۆی دوعاوە بەهۆی چاکەوە بەهۆی سەیری ڕەحمەوە ئەمەیان قەضاءە. جا وتمان ئەو حەدیثەیە فەرمێ لا يرد قدر إلا الدعاء. وتمان شيخ الألباني فەرمێ ضعيفة بس حديث صحيح كامية لا يرد القضاء إلا الدعاء. لقضاء كافر من صحيحة
واتە دوعاکانمان تەسیراتی بۆ سەر قەدەرە ئیجبارەکە نییە بەڵام بۆ سەر قەضاءەکە هەیە بۆیە عولەمان هاتوونە چیە یفەڕقون بین القضاء المبرم وقضاء المعلق لە مەسائل عەقیدە طبعا هەر لە فەقێت و لە زەمەنی دوایە ئینسان لە دەرسی فقه کراوەترە تا عەقیدە لە حەدیثە کراوەترە تا لە علوم الحەدیثە لە فقه زیاتر شەوق و زەوقی بێتە ئوسولی فقه دایما لە علمەکانە ئینسان تۆزێک قورسرە بۆ فەهم تێگەیشتن بۆ زیاتر وەرگرتن لە مەسەلەی عەقائیدیشە قورسترینیانە بە تایبەتی بگاتە باسی ئەسما سیفاتە ڕوبوبیەتە ئولوهیەتە هەتا ئاخرەکەی ئیتر ئەگەر ڕەکیک بێ و قورسی تێدا بێ گەردەمان ناساکە بۆیە مامۆستا خۆشەویستەکان کاتێ وتمان لە بینی قەضائی مبرم و معلقا فەرقەیە ئەوە بزانە مبرم کە علمی خوایە گۆڕانکاری بەسەرا نایەوە معلقیش ئەوەیە کەوا گۆڕانکاری بەسەرا دێ خوای تەعالی فەرمێ جەل وعەلا وما تحمل من أنثى ولا تضع إلا بعلمه وما يعمر من معمر آية كما لخزمتنا خندو ولا ينقص من عمره إلا في كتاب بويا ليرا باسي قضاء والقدر هاد چونکە باسی ئەجەلش پەیوەندیەوە چیەوە باسی قەضاء و قەدەرەوە هەندێک عولەما فەرمیانە فكل واحد منهما معنى مختلف عن هەرێکی لەمان واتایەکی جیاوازیانەیە کە باسی قەدەرە کرد یعنی تەقدیری خوا ئەوەیە کە خوای تەعالی مەقادیر ئەندازەگیری بۆ گشتی دانا و علم و زانستیە چی ڕوودەدا قەضائیش ئەوەیە کە خوا خەڵقی دەکا و لەو زەمانەیەکەوە ڕووەدا فقضاهن سبع سماوات في يومين أي قضاهن خلقهن وكاتێکی کەسێکی قەدەری خوایە بێ ئەمە ئەنجام بدا ئەو دقەی کە ڕووەدا حادیثەکە ڕووداوەکە کە ڕوئەدات خەڵق بوو لێدانەکە ئەوە پێوترێکی ئازتامان کرد پێوترێ قەضا بەس تەقدیرەکە کەیە قبل أن يخلق السماوات بۆیە ئەم دوانەیشە دوو ئەمرن بە یەکۆن لە یەکجیا نابنەوە لا ينفك أحدهما عن الآخر قضاء لا قدر نابێتەوە قەدەریش لە قەضا نابێتەوە مامۆستا بەڕێزەکانی ئێمە عولەمایان شێخ ئەبی عیز خوای ڕەحمەتی خوای لەسەر بێ عولەمانی دیکە فەرمن قەدەرها لە مەقامی ئەساسە قەضاها لە مەقامی بینا ئەگەر قەدەر نەبێ بینایش نابێ هەرێکی لەمانە بیناکە بمێنە قەدەرەکە بێ بینایی دەمێنێتەوە بۆیە هەرێکی لەمانەی کە باسەکەن لە خزمەتانە باسی قەضا و قەدەر ئەگەر ئەجەلەکە هات بێتە پێشەوە کە خوا دیاری کردەوە قەدەرێکی ئیجباریە ئینسان بە هیچ شتێک کۆتایی نایە و ناگەڕێتەوە مامۆستا خۆشەویستەکان بۆیە دوعاء يرد القضاء واتە ئاخری قسەی عولەما چییە الدعاء يرد القضاء ولا يرد القدر دعاء قضاء رد دەکاتەوە بەڵام قەدەر ڕەد ناکاتەوە بۆ لأن القدر فرغ منه رسول فرميشي صلى الله عليه وسلم اشتكان علمي خوای تعالى لوح المحفوظ همووی نووسراوە مەرەکەب وشکۆ بوو کتێبیش پێچرایەوە کەوابوت هیچ ڕوونادات بەوەی کەوا ئەنجامی دەدەین بەڵام پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لە دوعاتی فرمووت كان رسول الله عليه الصلاة والسلام يتعوذ من سوء القضاء اللهم إنا نعوذ بك من سوء القضاء والشماتة الأعداء حتى آخر دعاء كان نيفرموا بەڵام لێرەدا یەک شتێ مامۆستا خۆشەویستەکان پێغەمبەری خوا کە دوعای بفەرمووە عليه الصلاة والسلام قەت شەڕێدا پاڵخوا والشر ليس إليك معنى قضاء قدر هیچی شەڕی تیان نییە خودی خۆی کە خوا لای خواودی تێیدا نییە بەڵام کاتێک قەضاکە دێتە پێشەوە مقتەضیاتی قەضا شەڕی تێدایە من وجهین لەلایەکەوە بەڵایەکی ترۆ خێری تێدایە لەلایەکەوە شەڕی تێدایە لەلایەکەوە ئەبینی خێریشی تێدایە ڕسول عليه الصلاة والسلام لە دوعای قونوتە گشتمان یا خوێندومانە یا دێتە گوێچکمانە وقینی شەڕ ما قەضیت وانیە مامۆستا خۆشەویستەکان قضيت يعني أو قضائي هاتت بيشوه كشر به سبب أو هاتو لو شر خواه ما باريسي وقت الدعاء تأثيري هي بويرا بو هيتي يانيتي بيقومان هيتي بويا أم قدري كباس ما كل خزمتانا قدرك كوت ما أيوة دوبا شوا هر قدري كإجباري بود الصلاة عبدي تداني وبهيش تقران كاري بسرانايا
لا بد أن يكون، وعلم أنه لا بد أن يكون، فهذا لا يدفعه شيء لا دعاء ولا غيره. أبي ببي بەڵام جۆری دووەم کەوا ئەسبابی لەگەڵا دێتە پێشەوە ئەمە تەئسیراتی لەسەر بێ بەهۆی دوعاوە یا بەهۆی سەدەقاتەوە. ئێمە دوعاکانیش جاری وایەژێ دوعایش کرا قەضاکە لا نەچووە، وەلەمایان دەفەرمن دوعا کاتێکێتە سەبەبی قەضا سێ جۆرە. أن يكون دعاء أقوى من البلاء، بەڵایەکت بۆ سەر هاتووە دوعایە زۆر تیش کرد وەخوای تەعالە بەڵاکەی لاداوە، ئەمە لەم کاتە دوعاکە چی بوو؟ بە قۆتر بوو. قۆتێکی لەکوێدایە؟ بۆی زۆر بیڵێ نە، زۆر هاوارکەی نا، بەهۆی کەوا مەرجەکانی قبولبوونی تیا بوو، بەوە قووەتی دوعا دەرەکەوێت. ئەو کاتە بەڵاکە لەسەر لاچێ. جۆرێکان پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام ئەو عەبدەکان کاتێ دوعاکەن بەڵا لە ئاسمان دێت و دوعایش لە عەبدۆ بەرزە بێ، کاتێ متەسارع بوون یەکیان گر بەرامبەر یەک هەتا قیامەت بەرامبەر و دژ بە یەک دەوەستنەوە ئەم دوعا ڕوبەڕووی بەڵاکە دەبێتەوە. ئەمە لە چ کاتێکە عولەمایان دەفەرمن؟ کاتێ قووە و مەقام و گەورەی دوعاکە لەگەڵ بەڵاکە لە یەک ئەندازا بن. یەکەمیان دوعا ئەقوا بوو گەڕاندیەوە، دووهەمیان دەیگرێت ناتوانێت بگەڕێنەوە بەس بە ئەندازەیەکە، سێهەمیان کەواسەیەکی دوعاکە ئەخەف کەمتر ئەسغەر بچووکتر لە بەڵاکە بۆ خۆی بەڵاکە ئیلا چیەکە؟ سێهەمیان ئەوەیە کە یەکوونە دوعاء ئەضعف من البلاء وهنا سينزل بەلاکە دابەسی. ئەمە لە کاتێکە ئینسان کاتێ دوعاکە قەضاکە و موسیبەتەکان توش دەبێت، ئینسان کەی دەتوانێت احتجاج بۆ بکە بۆی کەوا بڵێ وەڵا قەدەرێکم بەسەر هاتووە، هەر کاتێ موسیبەت بوو پێشین قەدەر. باشە مامەستا خۆشەویستەکان، پێشین قەدەر. بەڵام کەسێک کاتێ مەسائب بۆ قەدەر بەس مەعایب بۆ قەدەر نا. کەسێک هاتووە تاوانێکی کردووە، زینایەکی کردووە، کاکە بۆ کردو بەخوا ئیتر قەدەری خواوە سەماحات، ئەمە غەڵەتە. ئەمە هەڵەیەکی گەورەیە. بۆچی؟ ناک ئەگەر وتت قەدەرە یعنی خوا ئەمەی بە من نووسیە لەسەر من ئەمەی بە من کردووە، نە، ئەمە مەسائبە، ئەمە مەعایبە. ئینسان دەستی بۆ بردو خۆی ئەنجامی داوە، چون خوای تەعالە جەل وعەلا حەدیسە دوای ئەمە لە مەتنەکە باسی ئەوە کرێ کە خوان ئەمری کردە چاکە بکەین و نەهی کردە لە خراپەکانە بێ ئەنجام نەدرێ. ابن عثيمين رحمة الله عليه وسلم لم شرح سيكيه فمن نؤمن بأن الشر لا ينسب إلى الله، باور من وايا شر نادري تبال خوا بو نادري لكمال رحمته وحكمته. باشا ما مسا عزيزة كان شون پیغمبري خوا فرمي عليه الصلاة والسلام والشر ليس إليك باسمان كردوه، فنفس قضاء الله تعالى ليس فيه شر أبدا، بلي قضاء خوا الشر كذا خير، لأن صادر عن رحمته وحكمته، وإنما يكون الشر في مقضياته. أبو هريرة خواهي قولي للرازية فرمي بيغمري خواه فرمي صلى الله عليه وسلم احرص على ما ينفعك واستعن بالله ولا تعجز، وإن أصابك شيء فلا تقل لو أني فعلت كان كذا وكذا، ولكن قل قدر الله وما شاء فعل، فإن لو تفتح عمل الشيطان. إنسان كاتك پیغمبری خواه فرمی عليه الصلاة والسلام حرصتان بيد بردوام من کوشش بکن لسر اوی کسودی هي و پش بخواب و سن دعوی یارمتی لخواب بکن و تمرینیت و وازمین و معلومه به اگر شتێک تیش توش بوو لە دوای ئەمە دوعا بکە، هەوڵ بدە، کۆشش بدە، شتێک تیش توش بوو فلا تقل لو أني فعلت كان كذا وكذا، والله من أجر أمام بكرداي أو من كرداي أو من بكرداي أمام مالي، قل قدر الله وما شاء فعل، قدر إخوة أو يوسي هردا به شون كبوه، فإن لو خمان يجين أجر نرويشتايو أجر أمام نكردايو أجر وانا بواي أفهمي أو لو درجال الشيطان كاتو ديان شتمان بود رسكا لما سائري عقيدة لنا وضمانا برابر زكان يمن بويا ما مسخو شيء سكان إمام عمر خوالي رازية كالدعاء ذكر لناو كعبي بيروزا لطواف أبو
إمام بخاري لتاريخ الكبير أجرته وفرمي عمر كري الخطاب يطوف وهو يطوف حول الكعبة: اللهم إن كنت كتبتني في أهل السعادة فأثبتني فيها، وإن كنت كتبت علي الذنب والشقوة فامحني وأثبتني في أهل السعادة، فإنك تمحو ما تشاء وتثبت وعندك أم الكتاب. جاء سيري عبارة كان كبزان بلا آياتك راتيانا خوايا أقر من لعلم الذاتي تواهي من للريزي السعادم شاكا كان ثابتم كي يسل شاكا دا أقر لتاوان وخرافة كان لعلم الذاتي تواهي هي الروم الريزي أوان وخوايا بيكو جينو ليم خوش بابم خريت شاكا كانوا چونك تو أتوانيا مشتبك جيني توا بلام علماء ده فرمن أم كجان نوا إنسان توبة بكار لقناه دقريتوا دكجيتوا، وعندك أم الكتاب أو شنا كجيتوا للوح المحفوظ لا يتوي من علم منية شن آياتك فرمي وعنده أم الكتاب. باشا ما مسا خوش ويسكان بوي حتى يرى حفتي بيجوت من جاري ديكش باسي قضاء وقدر تيتوا جاري ديكا روينا سر مراتب قضاء وقدر جاري ديكا ربط يكين قضاء وقدر لسر شيء لقل ربوبيتها لقل لوح المحفوظة لقل علمي خواه چونك أول مرتبة قدر شيء علمي خواه كاتي توتو بتو يبيجي من باور دارم بقدر باور موايا أبي مراتبة كان وكو خوي لخزمتي أبي أما راتباني علماء رزيان كردو خو نصي قرآن نية وأحاديث نية بس بجوري قرآن والسنة مرتبة كامل اللي ورقريها لقدر أبي باورت يكي أول مرتبة قدر شيء باورت وابي حمول علمي خواه أقر وان نبي نابي أمشو باسي مرات بناكين چونکە وەکو عەرزتانمان کرد شێخی تەحاوی دوو سێ جار باسی قەدەرەکە بۆ بە زەروری دەزانێت. بۆ ئیمامی ئەحمەد ئەڵێن لە ناو مەزاهیبی ئەربعە لەوان تونترە زەمن ڕووداوەکان. بۆ شێخ الئیسلام ڕەحمەتی خوا لەسەر بێ ئەڵێن لە هەندێک فتوا تونترە زەمەنی مەغۆڵ و تەتار. بۆ ئیمامی ئەحمەد زەمەنی معتەزیلە و قرآن ومخلوق ومخلوق نية وسجن وعزيدان وتعذيبدان هري شيء لما أنا ما مساقو شيء سكان بو باسي قدر دو سيبار دبيته قدر كان كقدر رد كنوا لهر زمان كابي أبي لواتي الرنگ بداته بو يا ما مساقو شيء سكان ولم شيخ طحاوي فرمي ولم يخفى عليه شيء قبل أن يشتغ لا يخوا شارع ونبوة بري خوا بينازنا بل ومخلوقاتش خلقك بل لو خلقك وعلم ما هم عاملوا خوا علمي هي عبدكاني شيء أنجامدا لإنس للجنة ولا حيوانات تدور بالرستان قبل أن يخلقهم شيش أنجامدا شيء دخوا شن يدخوي شن يدجي بو والله بكل شيء عليم أي كل يعني شيء دقينته همشتكان دقينته يعني خوا علمية لباسي كافر كان كوا أجر أماني كوا مردنا ولا رجع قيامته عليه سهو مانكر خواب مانكر غلط مانكر نتوى الدنيا توبة لكن خوي تعالى فرمتي ولو ردوا لعادوا لما نهوا عنه نص القرآن نية خوي تعالى فرمي بيشان قرنو سريبو العلم خوا هيك بيجومان بينو ما مصا ولو علم الله فيهم خيرا لأسمعهم ولو أسمعهم لتولوا وهم معرضون وما تانوي أواني كوا موركان للسرد الله أواني ريح الشيطان كان قردوا أكو أبو جهل أكو فرعون أكو نمونا زورا كان كهن يعني بيان خسر ريكش إلا شيء يعني لزاري في غمري خواه عليه الصلاة والسلام شي كرابو مامي بوي بس بلا أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله وترى نوترى ما مسا عزيزة كان بوي حمشت يا خواه تعالى علم الزانسي فيه هي أم هولي في غمري خواه دا صلاة هداية دو هدايتك معناها هداية إرشادية هداية معناها هداية توفيقية هداية توفيقية ودس بيغمري خواجني صلى الله عليه وسلم إنك لا تهدي من أحببت زور هولدي بيت خوشة بابيرد مسلمان بيه مامد مسلمان بيه هداية بويك بيت خوشة وخوشة دقارك بيدي بدستونية أي لجيجي ترى فيلم وإنك لا تهدي إلى صراط مستقيم فرق شيء بين أمدوانا هداية توفيقي باور إيماني بدس خوانا بدس عبدنية بدس هيج أنبياء كنية وبس هيج ملائكة مقربة جنية بلام هداية إرشاد
جەنابەت ئیرشادی منەکەی ئەو ئیرشادی ئەو دەکا ئەمە پیشەی هەموو پێغەمبەرانە ئەمە ڕێنماییکردنە و ڕێنیشاندەرە ئەمەیانە جێگەی خۆیەتی مامەسا خۆشەویستەکان بۆیە هیچ شتێ لای خوای متعال نییە کەوا پێی بوترێ نەزانین ئاگا لێ نەبوون وأما الغلام فكان أبواه مؤمنين فخشينا أن يرهقهما طغيانا وكفرا باسم ڕووداوە چییە؟ بۆچی بکوژرێن مناڵێکی خراپ دایک و باوکەکەیان چییە ساڵحە بەهۆی ئەم مناڵانەوە لە علمی خوایە دایک و باوکە تووشی فیتنەوەن بۆ خضر بیکوژێ بۆی ئەوانش تووشی کوفرنەوەن خوای تەعالە چی بکە فأردنا أن يبدلهما ربهما خيرا منهم زكاة وأقرب الرحمة باشا موسایەک وكلم الله موسى تكليما بۆ هەموو زانستەوە مناجاتەوە لە حوزور خوای متعالە ئەم علمەی نییە خضر لەکوێیەتی خوا پێی گەیاندووە باشە مامەسا خۆشەویستەکان و باسی کەنزەکەش و شێخی تەحاوی دەفەرمێ وأمرهم بطاعته ونهاهم عن معصيته خوا ئەمرمان پێکە بە تاعە و نەهیمان لێکات بۆ معصیەتەکانیش بۆیە شێخی تەحاوی باسی ئەم هەمدوانەی هێناوە باسی خەڵقە و قەدەرە مەخلوقات هەمووی خوا خەڵقی کرد باسی قەدەریش هات و ئەمری شەکات خەڵق کراویت بأمر خوانكي بۆچی خەڵق کراون وما خلقت الجن والإنس إلا ليعبدون أما يات دليل لەسەر چیش لە پێشا جن خەڵق کراوە یا ئینس جن خەڵق کراوە چون خوای تەعالە ذکری جنی کردووە تەمەنی خۆمان درێژە هین جن هیچ جن درێژترە وإذ صرفنا من نفرا من الجن آخری چی سورەتێکە ئەقافە من قورآنم لەبەر نییە بەداخەوە کاتێن لەبەرم نییە یعنی گشتی گەنجەکە هاتە بەردەم حەجاجی سەقەفی ئاەتی خوێندەوتی بۆ قورآن دەبەرەوتی بۆ قورآن وتی جەمع کردەوتی بۆ پرش و بڵاو بۆتە تا جەمعی کەم وتی هەمووی لە سێنگایە وتی بۆ خارجی سێنگە تابی خەمە سێنگمە بەس بەداخەوە بۆ خۆمان هەموومان لەبەر نییە بۆمان دەردەکەوێت کە قورآنی پیرۆز باسی ئیمامی ئەحمەد دەفەرمێ ئەو جنەی کە گفتوگەی لەگەڵ پێغەمبەری خوا کرد عەلەیهی سەلات وسەلام و گەڕایەوە گوێی لە قورآن بوو وتی ئەی جنەکان گوێم لە چی بوو کەلامێک بوو هەمان مەزەرەکە لەو سەرچاوە بۆ موساتی ئیمام ئەحمەد دەفەرمێ ئەو جنە هی زەمان موسایە گێتە زەمان پێغەمبەری خوا تەمەنی درێژە صلی الله علیه وسلم بۆیە تەمەنی ئەوان درێژترە استثناء لنوح عليه السلام على نبينا عليه الصلاة والسلام الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا تێمە سەر مەراتبەکان بەڵام پێم وایە لە هەموو شوێ زیاتر قسەم کردە گەردن مازاکە لە مەراتبی قەدەرە ئەوەسین انشاءالله زۆر تفسيري گەرەکە زۆر ڕوونکردنەوەی گەرەکە بۆیە زیاتر سەرتان نایەشێنم گەردن مازەکەم وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته. جانكم.